گەڕەکە کۆنەکان بابزانام هەروەکو بەڕێزت فەرموود سێ گەڕەک سەرەکی بوونە سێ گەڕەکی کۆن هەبوو لە ئاکرێ خەڵکی ئەم گەڕەکانە قاپەکیشمان هەیە ئەم قاپەکیە هەندێک دەڵێن ئەوە خەڵکی قاپەکیانن زرارەتیاتی وانە قاپەکی واتە دەرگا ئەمە ئێرە دەرگای ئاکرەیە ئەمە خەڵکی دەربن دەرگای ئاکرێنە مەدخەلەکەینە چوستەیی واتە چوستەیی خەڵکی چوستەیی هەمووی کرێکار بوون خەربەندە ئێمە پێ دەڵێن بێژن ینی خەربەندە بینە ئەو خەربەندێتمە کارێت زەحمەتێت کردین اینجا ئەو زەڵامێلوێرە هەمی چست و چەلەنگ بووینە بەر هەندێ تەخمین تکەم بێژنێت چستەیی گۆڕەواژی ڕاستی هیچ تو چ ئەو بوونینە چ تەحلیل و چ تەویل بوون هاتی نەکردین دشێن بێژمەتە هەندێک دوێژن جهەیە گۆڕستانە بووە جهێ نازام چێ لێ هەر گەڕەکێکی تایبەتمەندیە خۆیان هەی و هەمیژی خزمەتێکن هەمیژی هاری کار بینە پێیوە لێەوە جوستی تێدا نییە ئەڤەژی نییە گەلێک نوکە بخۆدە نەخۆیەکردن کەلچەرێکە پەیدا بین و کە زڕنەوە بۆ عشیرەتگەریە و بۆ خزماتیا عشیرەتی و گوندی شتە نییە ئەوە قاپەکیەوەتە دەرگە قاپ هەموو نوکە قاپ هەرت ناف کوردەش داهبی قاپی قاپەکیە ئەنی شتێکی زۆر ئاسایی ئەف ناوە هەبیت بابەتێکی تر لە ئاکرێ مێژوویەکی دێرینی هەیە بوونی تەکیە تەکیەت هەینە لە ئاکرێ سێ تەکیەت هەین سێ تەکیە زۆری بڵێن مێژووی دیارترینیان تەکیەی شێخ عەبدولعەزیز تەکیەی گەیلانی خۆی سێ تەکیەت هەین تەکیە ئێکێ ئەوە قادریە قادری کەس نەزانی شێخ عەبدولعەزیز گەیلانی ئەوە دوێ مەیاهەی یا نەقشبەندیە گەویلان سوورچیە ئەوە ناف ئاکرێتە ئێکا دیە هەی وەلیانی ئەویش هەر قادرینە دەڤەرا شووشیە هەی بژنێ خەلوەتی گوندێ شوش تەکیە خەلوەتی ئەف هەر سێ نەتیجێ مەسایلێت سۆفینە بەل هەمی دەڤەرایت هەبین وێرێژی بێبەهەر نەبووە لێ هێندێ ئەوێت خۆیت هەین هەیەکی جودابوونە خۆە هەیت ڕێڕەوەی خوداپەرستیەدا ئیدی تەکیا بریفکیش وجودا خۆ لێرە هەبوو تەکیا نەشیخا بارزانژی لێرە هەبوو لێ یاڵخرا مهمترێ مرشدێت ڤاتەکیە مامۆستایەت ڤاتەکیە خەڵکی ئاکرێ بووینە ینی مرشدێت تەکیا نەقشبەندیە بارزان و ئەڤانجەیە یان شێخ سەیدای مەجزوویەت بێژنێ لێرە ناوی مەزوود بێژنێ خۆ لەقەبە خۆ مەجدوبە بەس هەر هوو نکمەت بێژنێ سەیدا مەزوود ئیدی یدیکەژی ئەوە شووشێ و ئەڤانە ئەو هەرت دەستێ بنە ماڵەوەدا شێخ شەمسەدینە تەکیا گەویلان سوورچیە شنوکە دایک و خوشک ڕابەراتیەوە دکەتە شێخ سەریفەستانە ئەڤال ڕۆڤێش چکە ڕۆڤێ بەرین و کە تابعیمە بۆ ئەم ها حسێب بکەن عایدی مەیە ساڵا 2007 بەردەڕەشلمەوە بۆ کریە قەزاست وەلیانینە ماڵا شێخ عەبدولعەزیزی سەر ئیداراوێت کەم شێخ سەعید کوڕی شێخ عەبدولعەزیزی برایەت وێرەژی بەری هەتا ساڵێت هەفتەیاندا بنە ماڵای یوسف محەممەدی سەرپەرشتیت کرد پشتی ساڵێن هەفتەیە هەر ماڵا شێخ سەعیدێ بەرزنجی هاتن وەرگرت و ئەو ڕێڤەت بە